هەنگاوەکان ئێمە ڕوون و ئاشکرایە هەنگاوەکانمان لە ڕابردووە چۆنە هەر بەو شێوەیەوە ئەو مەرجانەی کە داوامان کرد و مامۆستایان جێبەجێ بگرێتە داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت ناگەڕێن ناوەندەکانی خوێندن و ئەو فشارانەش کە هەیە لەسەر مامۆستایان ئێمە بە فشاری نابینین لەبەر ئەوەی تەنیا بۆ ترساندنی مامۆستایانە لەبەرەوەی دڵنیایی ئەدین بە مامۆستایان هیچ مامۆستایەک سزا ئەدرێ هیچ مامۆستایەکیش خیا بەدرێ لەبەرەوەی ڕێژەی زۆرینەی زۆری مامۆستایان لە بایکۆتن نەچوون بۆ ناوەندەکانی خوێندن ئێمەش داواکاریەکەمان ئەوەیە هەتا داواکاری مامۆستایان جێبەجێ نەکرێت ناگەڕێن ناوەندەکانی خوێندن. وەڵای ئێمە کە بایکۆتمان کردووە لە خۆشییا بایکۆتمان نەکردووە کۆمەڵی داواکاریمانەیە تا ئێستا هیچی جێبەجێ نەکراوە. یعنی هەتا داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت مامۆستا نابێ پشتی یەک بەرات و ئەبێ سوور بێ لەسەر مافەڕەواکانی تۆ 4 مانگە پرۆسەی خوێندن دواکەوتووە هیچ دەستگایەکی حکومی نەهاتووە بەدەم داواکاریەکەمانەوە. من خۆم وەکو مامۆسایەک لە دەرەوەی شار ماوەی 10 ساڵە لە دەرەوەی شارم هەموو ڕۆژێک بۆ هاتوچۆ پێویستیمان بە 20,000 تا 15,000 تۆ سێ موچەو نەیاومەتێ. یعنی یەکێ لەو مافانەمان داواکەین مامۆسایانی گرێبەست بکرێ بە ڕسمی بۆی ئەو مامۆستا ڕسمیانش کە مافی خۆیان تەواو کردووە بگەڕێنەوە بۆ ناوشار و لەگەڵ پێدانی موچەکانمان. وڵای ئەمە ڕوو لە دەمی حیزبەکانەکەین بە تاتی حیزبەکانی پێگەنەری دەسەڵات و بە دەرەجەی کشیکێتی کە حکومڕانی ئەم منتیقەیە و ئیدارەیە منتیقی بەدەسوویە پێڵێن ئەوەندەی خۆتان کەن بەوەی کە بایکۆت بشکێن و توانەکانی خۆتان نەخەنەگەڕۆ و زەخت لە مامۆساکەن و پلان جێبەجێکەن ئەوەندە پلانێکتان هەبێت بۆ ئەوەی کە ئێمە بگەین بەوەی کە مافەکانمان وگەین چونکە مافەکانمان زۆر ڕوونە ئەوە نەهێنیەوەنەوە ئەو هەموو کۆبوونەوە و گرەوەی لەسەر بکەن بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئای بچێتە ژێر ئەم داواکارانە حەقی یەکێتی نیشتیمانی سا قسەی کە ڕوو نییە بۆیە هەڕەشەیەک شانەی لە حکومەت کردە بۆ پێی کە ئەو ئیداری ئەم منتیقەیە لە زۆنەکەی ئەوە خەریکە کارەسات ڕۆدا خەریکە ساڵێکی خوێندنە فەوتیە